باسی تعدیلی قانونی سەرۆکایەتی هەرێمەکرا. ماوەی چەند هەفتەیەکە بزوتنەوەی گۆڕان بە یەکێک لە ئاڵۆزترین قۆناغەکانی خۆیدا تێدەپەڕێت لە دوای مێژووی دروستبوونیەوە. ئەمەش لە کاتێکدایە کەسی یەکەمی ئەو بزوتنەوەیە نزیکەی مانگێک دەبێت لە دەرەوەی وڵاتە. ئۆروڤایە سەرکردە و بەرپرسانی یەکەمی پارتە سیاسیەکان و حکوومەت لە کاتی قەیران و ڕووداوی چاوەڕوان نەکراوە و گەورەدا گەشت و سەردانە فەرمی و نافەرمیەکان بوەستێنن و بگەڕێنەوە بۆ وڵاتەکانیان بۆ ئەوەی لە نزیکەوە کاریگەری و ڕۆڵیان هەبێت لەسەر ڕووداوەکان. بەڵام سەرباری زنجیرەیە گۆڕانکاری و پێشاد لە هەرێمی کوردستاندا هەر لە خۆپیشاندانەکان و کوژرانی 5 کەس و برینداربوونی 147 کەس تاوەکو دەرکردنی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەت و ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بۆ چوونەوە سەرکارەکەی، بەڵام تا ئێستا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نەک دەنگەڕاوەتەوە هەرێمی کوردستان، بەڵکو پەیامێکیشی پێشکەش نەکردووە و کاتی گەڕانەوەشی دەستنیشان نەکردووە. ئەمەش بۆتە جێگەی لێکدانەوە و تەنانەت دەنگۆی جۆراوجۆر کە ڕەنگە هەندێکی بچێتە بواری جەنگی دەرونی دژ بۆ بزوتنەوەیە. بەشێک لە بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان هەفتەیەک زیاتر دەڵێن لە کاتێکی نزیکدا نەوشیرۆان مستەفا دەگەڕێتەوە بێ ئەوەی کاتی گەڕانەوەی دیاری بکەن، وەک لێدوانەکانی محەممەد تۆفیق ڕەحیم بەرپرسی ژووری دیپلۆماسی بزوتنەوەکە و ئاسۆ مەحموود باژێڕەوانی سلێمانی بزوتنەوەکە. بەشێک لە کادرەکانی گۆڕانیش لە ڕاگەیاندنەکاندا ئاماژە بۆ دەدەن نەگەڕانەوەی ڕێکخەری گشتی دەرفەتێکە بۆ بزوتنەوەکە تاوەکو پرۆڤە بکات لەسەر بەڕێوەبردننی خۆی بەبێ کەسی یەکەم. ئەوەش وەک هەنگاوێکی ڕێکخراوەیی و دیموکراسیانەیە. ئەمەش وەکو تاقیکردنەوەیەک دەبینن بۆ بزوتنەوەکە و کادرە باڵەکانی گۆڕان. لەلایەکی ترەوە نەگەڕانەوەی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لەم خۆناخاستیارەدا دەرگای لەسەر لێکدانەوەی ڕاگەیاندنەکان و تەنانەت هاوڵاتیانیش کردوتەوە، هەم لە ناو لایەنگرانی بزوتنەوەکە و هەم لە ناو نەیارەکانیدا. هەندێک لە سەرچاوەکانی نزیک لە نەوشیروان مستەفا بە میدیاکانیان وتووە هۆکاری نەگەڕانەوەی بۆ ناساغی خۆی دەگەڕێتەوە و هەندێکی تریان هۆکارەکەیان بۆ ناساغی هاوسەرەکەی گەڕاندۆتەوە، هەندێکی تریش بۆ پەیوەستگیری کۆمەڵایەتی و هەندێکیش بۆ دوورەپەرێزی لە ڕووداوەکان دەگەڕێنەوە. بەشێک لە چاودێران پێیان وایە گرەوکردن لەسەر کاریگەری گەڕانەوە و نەگەڕانەوەی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لەسەر ڕووداوەکان جۆرێک لە ناواقعیەتی تێدایە. بۆ پێی ناکرێت چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان پەیوەست بکرێن بە کەسەکانەوە، بەتایبەت کێشەکان ئەوەندە کەڵەکە بوون پێدەچێت لە بەرپرسیارەتی کەسەکاندا نەمابن. بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 2009 دوای بەدەستهێنانی 25 کورسی لە پەرلەمانی کوردستان دامەزرێنرا. ڕێکخەری گشتی ئەو بزوتنەوەیە نەوشیروان مستەفایە. بزوتنەوەکە بە 4 وەزیر و سەرۆکی دەستەی وەبەرهێنان بەشداریان لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا کرد. بزوتنەوەکە لە ئێستادا خاوەنی 24 کورسی پەرلەمانی کوردستانە. چەند ڕۆژێکی کەس وەڵامی پرسیارەکانتان وەرەگرتنەوە.